هەتاوەکو ئێستا نزیکەی 60 ئاوارەکان گەڕاونەتەوە، بەڵام هێشتا لە 140 ژمارەیەکی زۆرەکە دەکاتە زیاتر لە 2 ملیۆن ئاوارە ماونەتەوە. ئەم 2 ملیۆن ئاوارەیە بەڕاستی بەنسبەت ئێمەوە کێشەی هەرە گەورەمان لە مەسەلەی ئاوارەکانە پارێزگای نینەوەیە. پارێزگای نینەوە دوو زۆنی گەورەی پارێزگای نینەوە کە کاتە بەری لای ڕاستی پارێزگاکە، هەروەها باکووری پارێزگاکە کاتە ناوچەی شنگار، هەتاوەکو ئێستا ئاوارەیەکی زۆری لێ، ینی ئاوارەیەکی زۆر ماوە بگەڕێنەوە بۆ ناوچانە. لەبەر دوو هۆی سەرەکیە بێگومان، هۆی ناوچەی شنگال و هەندێک ناوچەی دیکە مەسەلەیەکی ئەمنیە، ینی ترسی خێزانەکانە زیاتر لە مەسەلەی ئەمنیە، گینا ناوچەکە لەژێر کۆنتڕۆڵایە. هۆی دووەمیان کە زۆر کاریگەرە مەسەلەی ڕێژەی وێرانی ئەو ناوچانەیە کە وای کردووە نەتوانین هەموو ئاوارەکان بگەڕێنینەوە بۆ شوێنی خۆیان. مەسەلەی دووهەممان کە لێرە زۆر ینی بە گرنگجیەوە دەبێ وەکو ینی چوەکو حکوومەتی عێراق، چوەکو حکوومەتی هەرێمی کوردستان، وەکو دەوڵەتی عێراق باسی بکەن، ئەویش مەسەلەی مانەوەی ئاوارەکانە هەتاوەکو ئێستا، ینی ئاوارەیە کە زیاد لە 3 ساڵ ماوەتەوە هێشتا، وا نزیکی 4 ساڵە بێتەوە هەندێک لە ئاوارەکان. ئێمە وا تێگەیشتوین وەکو وەزارەت کە بەشێکی ینی ڕێژەیەکی بەرچاو لەم ئاوارانە ژیان و گوزەرانی خۆیان گونجاندووە لەگەڵ ناوچەی ئاوارەبوونیە و بەپێی دەستوری عێراق تۆ ناتوانی زۆری لێ بکەی بگەڕێتەوە